منداڵە چاوگەشەکان لە هەر کوێیەکی کوردستان بن چۆنن چاکن هیوادارم تەندروستیتان باش بێ دیسان بێ گەیشتینەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گەشتێک بۆ باخچەکان گەشتی ئەمڕۆمان بۆ باخچەی منداڵانی گلێنەیە کە سەر بە دەشتی هەولێرە دەبا لە نزیکەوە ئاشنابین بەکار و چاڵاکیەکانی ئەم باخچەیە فەرموون بینەری بڕگە و بابەتەکانمان بن. ماوەی 2 ساڵە لێرە مامۆستای وانەبێژم من لێرکوانەدا مامۆستای کوردیم کە لێدا بە چەندین شێواز وانەکان دەڵێمەوە کە وانەکان دەڵێمەوە و بە وەسائیل بە هۆیەکانی فێرکردن بە داتاشۆ بە سەبڕە فلاشکارد چەندین شێوازی پەروەردەی لێرەدا بەکاردێنم پیشانی منداڵەکان دەدەم و چەندین کاری دەستی و دروستکردن لە هۆیەکانی فێرکردن پیشانی منداڵەکان دەدەین لێرکوانە دەخەینە ڕوو و دەستخۆشی لە ئێوەش دەکەم بۆ پێشکەشکردنی ئەم جۆرە بەرنامە. ڕۆژ باش ژیان ناو چییە؟ هۆنیا ناوی بابەی چییە؟ هۆنیا حماد جەلیل ئافرین ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی گلێنە ئێستا تو لە کام ژووری؟ ژووری کوردی ئافرین باشە ئەوڕۆ لە ژووری کوردی چ پیتێکت وەرگرت؟ ئافرین وشەکم بۆ بڵێ لەسەر پیتی ش شیر ئافرین زۆر سپاس ڕۆژ باش ژان باش ناوت چییە؟ محەممەد ناوی بابت چییە؟ کەک مازی ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی گلێنە ئافرین محەممەد ئێستا ئەگەر لەگەڵدا بابی بچیە دەشت بۆ سەیران دەبی پاشماوەی خۆتان لەوێ فڕێدەی؟ نە دەبی چی لێ بکەین؟ دەبێ فڕێدەنە ناتوانێت بڵین یعنی پاشماوەکان کۆ دەکەینەوە لە ناو کیسەچی لە شوێنی تایبەت فڕێ دەدەین زۆر سپاس محەممەد گیان ڕۆژ باش ڕۆژ باش ناوت چییە؟ سیماف سیمە ناوی بابەی چییە؟ ئەحمەد سیما ئەحمەد باشە سیما گیان بەیانیان کە لە خەوێ هەڵدەستی یەکەم جار چ دەکەی؟ دەست و سەرچاو ئاوادەرانمانشە دەست و دەم و چاو ددانەکانمان باشە سیما گیان ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی گلێنە ئافرین زۆر سپاس سیما سپاس ڕۆژ باش ژیان باش ناوت چییە؟ ئەلەند ئەلەن ناوی بابەی چییە؟ شەوکەت ئەدی ناوی باخچەکەت چییە؟ گلێنە باخچەی منداڵانی گلێنە کابرێوە؟ باخچەی منداڵانی گلێنە ئافرین ئەلەن گیان دەتوانی گۆرانیەکمان بۆ بڵێ؟ بەڵێ دەفەرموو؟ ئەو لێر شاری شیرینم لە دووری تاڵەژینم چەند ناوت دەخوێنمەوە وە گوڵ دەگاشێنم ئەو لێر شاری کوردانم لانەی ئازا مەردانم ئاوش چەرنی کەوسەرە پڕ لا گوڵ و گەوهەرە
ئافرین زۆر سپاس. افرو ما درس زانست هبو زانست ما سبارت به قرص و سوک و میزان بو که از حس کم زور بیجار گلگ شتد یارمتی به جکابدم بو هینانی تاقی کردنه و یا هینانا نمونه کی سروشتی چاو ببینن کول مال دیشته های یعنی تخت داریانه های شتی قرص وکی گلیلیانه های و وکی توپ او صاحب بچوک زورتر دزانید بابت که چیه بس اگر بیتو هاکزایی بید بس به فکر ام بشته بکن بچوک چشتک فیر نبید از هیویدارم بچوکید ما روش به روش پیش کوید مک برن او حکومیش وکو اهلیه همه مامستایک خوماندید کن لوانه نمونه کی باش ترش بینن ل اهلیه کانیش هیوی ما اویا بچوکید ما بس داکو باب بشته خوب اهلیه کان گرم نکن امیش ما مستعد لیره زور خوماندید کن بیش گله داکو باب زارو کشی گله هاری کارید مدکن اگر هشتگ ما پیویس بید هاری کاری مدکن زارو که دوان هاری مدکن از زور سپاسی همی داکو بابنو زارو که خوشت کم دەرسیاری فێرکاریان پێ ئەڵێمەوە ئەوڕۆ دەرسەکەمە لەسەر ڕەنگەکانە لە ڕێگەی قاقەزەکانەوە ئەلوانی ڕەنگەکانیان فێر ئەەکەین و هەروەها زیاتر بۆ ئەوی منداڵەکان ئاشنای ڕەنگەکانی دەورو بەرمان بیت و لە ڕێگە ئەو قاقەزانە ینی شتێکی زۆر خەفیف و ئاسانە دەستیان تێک نادات و هەروە لە ڕێگەی مەقەسی پلاستیک و وێنەکانیان بۆ دروست ئەەکەین و لە بۆی ئایسکرێمەوە ئاژەڵەکانەوە ئەوتوانین ڕەنگی دەوروبەرمان وەکو سروشت وەرزەکان ئەو وەرزەکان سڕەنگە ئەو ڕێنگانە فێر ببن. چی شیرینم ئادای وەرە بۆلم بەڵێ باوکەیان ئەوە هاتم ڕۆڵە ئەمڕۆ کەش و هەوا زۆر خۆشە ئەمەوێ تۆزێ بتان بەم بۆ ئەم دەشت و دەرە یاخود بۆ پارک باوکە منیش زۆرم پێخۆشە دەمێکە نەچووینەتە پارک و گەشت و سەیرانمان نەکردووە دەی ڕۆڵە دەبچۆ بۆ لای دایکت پێی بڵێ با خۆی و ئاریا ئامادە بن بۆی بەیەکەوە دەرچین بۆ سەیران باشە باوکە هەر ئێستا پێیان دەڵێم پەریا کچی شیرینم هەندێک ئامۆژگاری و ڕێنمایی هەیە ئەمەوێ پێتان بڵێم بەر لەوەی بچین بۆ پارکەکان ئەویش چییە؟ کچی نازدارم هەندێ ڕێنمایی ژینگە هەیە ئەبێ لە پارک پابەند بین و پەیڕەوی بکەین ڕێنمایی ژینگە چییە باوکە؟ ئادەی بۆمی ڕۆنکەرەوە گیانەکەی بابە
کاتێک کە ئەچین بۆ پارکەکان نابێ پاشماوەی خۆراک و خواردن فڕێ بدەینە سەر چیمەن و گۆڕەپانی پارک، یاخود کاتێک کە ئەچین بۆ سەیران نابێ پاشماوەی خواردن و خواردنەوە لەو شوێنە فڕێدەینە ناو دەشت و دەرەکە. دەبێ هەمووی کۆبکەینەوە فڕێ بدەینە ناو شوێنی تایبەتی بەخۆیان. هەروەها شتێکی تریش هەیە، کاتێک کە ئەچین بۆ پارکەکان نابێ ئەم دار و درەخت و گوڵەکان ئازار بدەین و لق و پۆپیان بشکێنین، چونکە ئەمانە دیمەنی شار جوانەکەن، هەروەها کەش و هەوای شار خۆشەکەن. بێر لەوەش گوڵەکانی شیلەی زۆریان پێیە کە هەنگەکان ڕووی تێ ئەکەن تاکو شیلەکە هەڵمژن و بۆمان بکەن بە هەنگوین. خۆتان ئەزانن هەنگوینیش سوودی زۆری هەیە بۆ مرۆڤەکان. ڕاستەکەی باوکە، مامۆستاکەشم لە باخچە پێیوتم ئەبێ کە ئەچینە ناو پارکەکانیان دەشت و دەرەکان ئاگامان لا پاک و خاوێنی ئەو شوێنە بێ، بۆ ئەوەی دوای ئێمەش کە دێتە ئەوێ خۆشی وەربگرێ، چێژ لە چیمەن و کەش و هەوایەکە وەربگرێ، چونکە پاراستنی ژینگە ئەرکێکی نیشتیمانیە، ئاوەدانی وڵاتە. بەڵێ ڕۆڵەی شیرینم، ڕاستەکەی پاراستنی ژینگە ئەرکێکی پیرۆزی نیشتیمانیە، واتە ئاوەدانی وڵات. زۆر سپاس باوکە، جا منداڵان ئێوەش هەروەکو باوکم وتی کاتێک کە ئەچینە پارکەکان یان بۆ دەشت و دەرەکانە ڕۆین ئەبێ زۆر ئاگامان لە پاک و خاوێنی ژینگەکە بێ تاکو وڵاتەکەمان ئاوەدان بێ. زۆر سپاس منداڵان. ڕۆڵەکانیش شیرینم، شتێکی تریش هەیە دەربارەی کۆرۆنا ئەمەوێ پێتان بڵێم، ئەبێ هەر یەک لە ئێمە کاتێککە لە ماڵەوە دەرەچین ماسک ببەستین، ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بشۆین، لە شوێنی قەرەباڵغ دوورکەوین، لە هەمووشی گرنگتر ئەبێ ڤاکسین وەربگرین. زۆر سپاس. زۆر سپاس منداڵان، خواحافیز. خواحافیز. بەڕێوەبەری باخچەی منداڵانی گلێنە لە ساڵی ئێچی 11 2008 بووم بە بەڕێوەبەر، یەکەم بەڕێوەبەرم لەو باخچە. میلاکم هەشت مامۆستایە، هەفتی بەخۆمەوە 8 مامۆستا، 4 وانە بێژیشم هەیە. دەستخۆشی لە ستافی باخچە دەکەم، چکە بەڕاستی بە پێشچوونی ستافەکەم ئەمەش یعنی بەرەو پێش دەچین بەهۆی ستافەکەیەوە. 8 مامۆستام هەیە بەخۆمەوە دەکا 8 بە بەڕێوەبەرەوە میلاک، بەرام وانە بێژ 4 وانە بێژم هەیە. دەستخۆشی لە هەمووان دەکەم بە کار و چالاکیەکانیان و بەو نەشاتانەی کە ئەنجامی دەدەن، بەو کاری دەستیانەی کە دروستی دەکەن بەردەوام لە باخچە کە دەبێتە هۆی پێشکەوتنی باخچەکەمان. بەڕاستی زۆر شانازی بە باخچەکەمانەوە دەکەین. خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و باخچەیەکی تر و بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.